باسی بە پیتی زەوی پارێزگای هەڵەبجاکەین کابینی لە ئێستەیە چەندین جوتیاری نمونەی چەندین هاوڵاتی و خۆشەویستی ئەم شارە خەریکی کوشت و کاڵکردن و بەروبوومێکی باشیش بەرەمێنە ساڵانە وەکەزانین کە ساڵانە بەروبوومی هەنار لە هەڵەبجەوە نەک بۆ هەڵەبجە بەڵکو ئەنێرێ بۆ چەندین شوێنی جیاوازی دەرکاتوانین ئێمە وەکو هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستانی سوود لەم بەروبوومە ببینی و بۆ چەندین بەروبوومی تریش کە ئێمە ئەگەر بتوانین لەم زەویە کوشت و کاڵانەی کە جارێکی تر لەلایەن جوتیارە نمونەیەکانەوە گرنگی پێدرێت و بە شێوازێکی باش ئەم خاکە بە پیتە بەکار ئەهێنن ئەمەش بۆ خۆی لە خۆیان ئەتوانێت جارێکی تر بژانەوە لە پارێزگای هەڵەبجەیە بەدی بکرێت جارێکی تر هەوڵ بدرێ زەویەکان بەروبوومێکی باشتر بەرەم بێنێ وەکو خۆشمان و تومانە هەمیشە چەند گرنگە پشت بە بەروبوومی ناوخۆی خۆمان ببەستین ئەندازیارە کوشت و کاڵە بەڕێزەکانمان تا چەند هاوکاری جوتیارە نمونەیەکانن کە بتوانن لە بنەتۆیەکانە یاخو لەو بەروبوومانەی کە ساڵانە بەرهەمێکی باشی هەیە چۆن ئەم بڕە زیاتر بکەین چۆن بتوانین بەروبوومێکی بەسوودمان هەبێ و لە ڕووی تەندروستیشەوە پزیشکە بەڕێزەکان زیاتر ئاماژەی بێن و لە هەمان کاتیشە لەم ساڵا زیاتر گرنگی بە چ لایەنێکی کردی کوشت و کاڵدراوە چ بەروبوومە زیاتر گرنگی پێدرێ باسی داری زەیتونەکەن لە زۆربەی زەویەکانە ئێستا گرنگی پێدرێ ئەمانە چەند بەروبوومێکی تریش گفتوگۆی لەسەرەکەین بە دوو میوانی ئازیز کێکێکیان وەکو کاگومێت ئەحمەد وەکو ئەندازیاری کوشت و کاڵ و هەروەها کاک حامید ئیسماعیلیش وەکو جوتیارێکی نمونەی کە ئێستا ئێمە لە زەویەکەی ئەوان لە بە کێڵگە کوشت و کاڵی کوردستان کا لە شاری هەڵەبجە و ئەم شوێنی ئێمە لای دانیشتین و لە دەریشەوە چەندین شوێنی کە ئامادەکراوە بۆ کۆمەڵی بەروبوومیکە کە ئێمە دەستخۆشی لەکەین زۆر زۆر بەخێر بێن سڵاوتان لێبێ ئێمەش میوانی توین سپاس بۆ تۆ کامڕۆ توانی لە شوێنەکەی تۆکە شوێنێکی کوشت و کاڵی و بەروبوومێکی باشی هەیە ساڵانە باسەرەتا لە تۆ دەست پێ بکەم کە حەمید ئەم جێگای ئێمەتیان ماوەی چەند ساڵە بژاوەتەوە وە تۆ کاری تیاکەیت وەکو جوتیارێکی نمونەی بەخێر بن سەر چاو بەخێر بن بۆ هەڵەبجە بۆ پارێزگای هەڵەبجە بۆ کێڵگەی کوردستان ئێوە خۆتان خاوەن ماڵن نەک ئێمە یاخوا بەخێر بن ئەم کێڵگەیە زیاتر لە 8 ساڵە بنیانراوە زیاتر لە 32 ساڵە ئێمە لە بواری کوشت و کاڵدا کار دەکەین و ئەو بیرۆکانی کە هەمان بووە لە ئەرزی واقعدا لەم کێڵگەیەدا سوپاس بۆ خوا لەگەڵ چەندەها دۆست و برادری خۆمان توانیمانە ئەو حەز و خولیایی کە ساڵانێکی زۆر هەمان بووە لە ئەرزی واقعدا لەم کێڵگەدا دروستی بکەین الله هەر سەرکەوتوش بن کاک ئومێد بێگومان بەڕێزت بەرکەوتنت هەیە لەگەڵ جوتیارەکان و ڕاوێژ ئەکەن بە یەکەوە زانیاریەکان پێمان خۆشە بەڕێزت باسێکی ئەمە بکەیت کە ئێمە زۆر لەسەر ئەوەی قسەمان کردووە بینەرانمان ئەزانن کە لەخوا بە زیابێ کشت و کاڵ لە پارێزگای هەڵەبجە زۆر باشە بەڵام بێگومان جەنابەت چونکە لە بوارەکەی زانیاری زیاترت لەلا هەیە پێمان خۆشە بەڕێزت باسی دەوڵەمەندی کشت و کاڵ بکەیت لە هەڵەبجەیە پێشکی بە خێراتدانەکەم دەستخۆشتان لەکەم بە بەرنامەیە بە بۆنی شانزیسیەوە خاکی هەڵەبجە خاکێکی زۆر بە پیتە ئەگەر ئێمە بە عەرەبی باسی خاکی هەڵەبجە بکەین بە شارەزور دەرتی هەڵەبجە ئەوترێ سەهل شارەزور یعنی شوێنێکە پڕ بووەتەوە ینی خۆی شوێنێکی خۆڵەکە لە شوێنێترۆ بۆ هاتووە ئەمە بۆ خۆی دامە ئەو خاکانی کە لە شوێنێترۆ بۆیان نەقلە بێ خاکێکی بە پیتن خاکی ئێمە لە هەنێ شوێنی شارەزورە هەتا دەمەتریش هەڵکەنی ناگەین بە بەردێک ئەمە هەموو خاکی پڕ بووە خاکێکی زۆر زۆر دەوڵەمەنە ئەتوان بڵێم لەسەر ئاستی جیهان یەکێکە لە خاکە نموزەجیەکان کە مۆلی سۆڵە مقدار چەمی زەڵم خۆڵی مۆلی سۆڵ ئەمەش یەکێکە لە گرنگترین و بەپێترین خاکانی دنیا بۆ خۆی ئێمە کەش ئاوهایەکی ملائمیشمانە گونجامان هەیە بۆ کشت و کاڵ لەم سنوورە ڕاستە هاوینمان گەرمە و زستانمان ساردە بەڵام فترەی گەشەی ڕوەکمان فترەیەکی زۆر زۆرە ئەمەش واکات خۆی بۆ خۆی کە لەم سنوورە بەرهەمێکی زۆر زۆر باشمانە بێ ئاوێکی سازگاری زۆر باشمان هەیە ئێمە خاک و ئاومان هەیە و کەش ئاومان گونجاوە کەواتە ئەتوانین بەرهەمی زۆر باشی لێ بەرهەم بێنی دەستان خۆش بێت کاک حامید ئێستا کازانین لێرە ئەم زەوی بەڕێزێکە کۆمەڵی خانی پلاستیکیشیکە زیاتر ساڵانە تۆ بەروبوومەکانە چیت پێم خۆشە باسی و بەروبوومەکەی کە لەم زەویە بەرهەمیێنیت بەڵێ ئێمە وەکو کێڵگەی کوردستان زیاتر لە 105 بەرهەمی خۆمانمان هەیە کە براندی خۆمانن و لەم شوێنەی کە بەڕێستان ئەیبینن هەفتە بازارێکمان هەیە هەفتە بازار هەموو ڕۆژانێکی پێنجشەمە و هەینی ئەکرێتەوە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا هەرچەندە ئێستا ئەم موسیمەی کە هەیە مانگی داهاتوو لە مانگی چوارەوە بەرهەمی کاملمان ئەبێت و ئەو 105 بەرهەمە کە هەمانە زیاترینیان لە بازارەکانی هەرێمی کوردستاندا نییە و ئێمە خۆشبەختانە و بۆ ساڵی دووەم ئەچێت کە ئەم کێڵگەیە هەم کشت و کاڵ و هەم گەشتیاری تێکەڵمان کردو بە یەکەوە توانیمانە سوپاس بۆ خواستەکەوتنێکی باش بەدەست بێنین و توانیمانە وەکو یەکەمین هەفتە بازاری سەر ئاستی هەموو عێراق
توانیمانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم کێڵگە بکە و زیاتر لە 1500 بۆ 2000 کەس خاصەتەن لە دوای بەهار و هاوینەوە لە 1500 بۆ 2000 کەس سەردانکەری ئەم کێڵگە هەیە یعنی کەواتە داتای ئەم کێڵگەیە لە مانگێکدا لە 8000 بۆ 10000 کەس سەردانکەرمان هەیە و ئەو سەردانکەرانی کە سەردانی کێڵگەی کوردستانەکەن بەدەستی خۆیان بەروبوومەکان لێ ئەەکەنەوە ئەگەر بتوانین باسێکی ئەو بەروبوومانە بکەین کە لە کێڵگەی کوردستان هەیە ئێمە وەکو خەیار و باینجان و کوولەکە و تەنها لە کوولەکەدا زیاتر لە 45 بەرهەمی کوولەکەمان هەیە زۆر لە پشتی بەڵێشانمانێن کە شێوە و قەبارەشیان لە شێوە لە تام و لەزەت و مەجموعەیە تۆ کە لەمە پێش نەبووە لە کوردستاندا هێناومانەیان مەجموعەیە تۆ لە ئینقرازا بوون لەوا بوون کە نەمێنێت ئێمە هێناومانە تازەمان کردوەوە بەڕاستی ئێمەش بە هاوکاری تۆژینەوەکان برا ئەدنەزایرەکان کە هەر تۆوێک ئەبینن و ئەزان ئێمە ئیهتیمامێکی زیاتری پێێنن بەڕاستی هاوکارمانن ئەو جۆرە توانەیە ئەم کێڵگێ و زیاتر برەوی پێین جا ئێستا بەڕێزت باست کرد کە لەگەڵ ئەندازیارانی بواری کشت و کاڵە بە بەردەوامی ڕاوێشتان هەیە بێکەوە بەڵام بۆ خۆشتان هەر ئێستا ئێمە لە کێڵگەکە ئەبینی مەجموعەی کتێبت داناوە بەڕێزت ئەمە نیشانەیە کە خۆشت گرنگی ئەیەی بە دوادا چوون و بەخوێندنەوە و زانیاری وەرگرتن ئەوەی کە لە بواری کشت و کاڵە خوێندن و سێرچکردن و بە دوادا چوون بە زانیاریەکان تێکەڵ بکرێت پێم خۆشە خۆت باسی ئەم ئەزمونەمان بکەی وە کەسێکە خۆشت هەر بەم شێوەیە ئیشەکانت کردووە وەڵا بەتەکید حەز و خولیا و زیاتر بەستنەوەی زانستی بە کشت و کاڵەوە کارێکەکە کە تۆ زیاتر پێشکەویت و ئێمە بەڕاستی کارێکمان کردووە لەم تەمەنەی خۆمانە کە توانیمان لە بواری گەوری کشت و کاڵە ئیشمان کردووە و حەز و خولیامان هەبووە لە بواری کشت و کاڵە ئیش بکەین وامان کردووە بۆ نمونە چەند بەرنامەیەکمان لەگەڵ جەنابتان کرد وەختی خۆی ئێمە ئەوە بوو کە چەند تۆیەکمان لە دەروی وڵات وێناوە سوپاس بۆ خوایەکێک لەو توانە لە ڕێگەی توێژینەوەی کشت و کاڵی سلێمانیەوە کە گەنمەشامیکی ڕەنگاوڕنگ بوو یەکەم کەس بووین سەر ئاستی هەموو شەرقی ئەوسەد بەڵێ ئەوانەیە کە بە ڕسمی کراوە بە ناوی کێڵگەکەمانەوە کراوە بە ناوی شاری خۆشەویستی هەڵەبجەوە ئێستا لە وڵاتانی چواردەوری شتۆوەکان لە ئێمە وەرەگرنەوە ئەڕاتەوە دەروی وڵات زۆر باشە کاگومێت لەگەڵەوەی کە ئەم جوتیارە بە ڕێزانە خۆیان هەوڵێن ئەو بنەتوانێ ئەگەر لێرەش نەبێ بیهێنن بەڵام ئێوەی ئەندازیار تا چەند گرنگە لەگەڵ یانە بەردەوام چاودێری هەبێت بۆ نمونە شێوازی خاکەکەیان پێ بڵێن چ شوێنە لەبارە بۆ ئەم بەروبوومە وا لەگەڵ ئەوەشا ئەو مادە کیمیانەی کە لەگەڵ ئەم بەروبوومانەیە تێکرێت تا چەند ئێوەکو ئەندازیار لەگەڵ ئەمانە هەماهەنگیتانەیە بۆی کە بەروبوومێکی خۆماڵی تەندروستمان هەبێت ئێمە ڕادەیەکی زۆر باش لەگەڵیان نەپەیوەندیمان هەیە من بۆ خۆم ئەندازیارێکی ئۆرگانیم ینی هەرگیز لەگەڵ بەکارهێنانی دەرمان و قڕکەر و ئۆشتانانیم من تاوەکو کرابێت لە هەر شوێنە قسەم کرد بێت ئەوم وتووە وتمە ئێمە بێ دوورکەوینەوە لە قڕکەر و لە دەرمانی کیمیا چونکە ئێمە بۆ خۆی شارەکەمان شارێکی بەرکەوتێکی کیمیاییە ئێمە ئەو دەرمان و قڕکەرانی کە بەکارێن بۆ زەویەکانی خۆمان بەدەستی خۆمان دووبارە ینی زەوی و ئاو هەوای وڵاتەکەمان دووبارە ژەهراویەکەینەوە بۆ تا لێ دوورکەیتەوە بەرهەمێکی تا لێ دوورکەوتەوە بەرهەمێکی ئۆرگانیکاک حامیلێکی کەلو جوتێرانەی کە تا ڕادێکی زۆر کۆنتاکتان هەیە بەیەکەوە کە کەمترین ڕێژە ئەو ماوەدە کیمیانە بەکارێنێت چونکە لە ڕاستی ئێمە خۆمان گەزراینەوە دووبارە نامانەوێت مناڵەکانشمان بە هەمان دەردی خۆمان بە هەمان ماوەدی کیمیایی بەرکەوێتەوە لەبەر ئەوە زۆر لەگەڵیانە کۆنتاکتمان هەیەەوە ئەو کەسانەی بە گوێمانەکەن مەرجنیە ئەمە لەگەڵ هەرسێک قسە بکەین بە گوێمان کات کەسی وایە یعنی مصلحەتی مادیەکەی پێش هەموو شتێک خستووە بەڵام ئێمە بۆ خۆمان قسە ئەەکەین لەبارەی ئەوە کە چۆن ئیشەکان بکرێن نەکرێت ئێمە ناتوانین بەسەر هەموو فەلاحەکانە بگڕین پێویستەکە فەلاحەکان بێن پرسیار لە ئێمە بکەن چونکە ئێمە خۆتان نزان وەکو وەزارەتی کشت و کاڵ یا بەڕێوەبەرایەتیەکان ئیمکانێتی کیوامان نییە هەموو ڕۆژێ سەردانی فەلاح بکەین و زەوی بە زەوی لەگەڵیان باشکاگمێ لەگەڵەوەی کە خۆت ئاماژەی پێی هەندێک لە جوتیارەکان لەوانەیە ڕەچای و ڕێنمایانەی ئێوە نەکەن لەبەر کۆمەڵێ باری دارایی و ئەو بابەتانەی خۆی بەڵام ئێوە ئەزانن کەم بەروبوومایان لەگەڵم بەروبوومایان جیاوازی هەیە ئەمە بە دەرمان گەورەکراوە ئەم بەروبوومایان ئۆرگانیە و هیچ دەرمانیشی نەتراوەتێ بەداخەوە ئێمە ئەگەر بیرزانین ناتوانین هیچی بۆ بکەین ینی لە وڵاتانە ینی کۆمپانیای هەیە سەرپەرشتی و ئیشانەکە کە ئیجازەی پێدات لە بازارەکانە ئەڵێ دەم بەرهەمە ئۆرگانی ئەتوانێت بە نرخێکی گەورەتر بیفرۆشێ بە نرخێکی گرانتر بیفرۆشێ بەڵام لا ئێمە کە جیا ناکرێتەوە ئەو کەسی کە بەرهەمێکی کەمی هەیە بە ئۆرگانیە لەگەڵ ئەو کەسی بەرهەمێکی زۆری هەیە و نائۆرگانیە وەکو یەک لە بازارە قیمەتەکە یعنی ئێمە ناتوان شوێنێک نییە ئەم شتانە جیا بکاتەوە و خەڵکی ئێمەش تا ڕادەیەکی کەم
وعی ئەوەی بۆ دروست بووە کە بەرهەمە ئۆرگانەکان چ جیاوازێکیانەیە لەناو ئۆرگانەکانەوە یعنی ئەگەر لە بازارە بڵێ ئەمە نرخێکی زیاتری هەیە لەوە ئەم سیرەکە ئەمە شکڵیشی جوان نییە بۆچی نرخێکی زیاتری هەیە ینی کەمتر لەوچە فەلاحکەس زۆر جازەرە بکە لەم ئیشە بەڵام ئێمە ئەمانەوە ئەم کولتورە بە پشتیوانی دەستگا ڕاگەیاندنەکان ئەم کولتورە زەخکەینەوە لە ناو خەڵکات تاوەکو خەڵک بەرهەمێکی ئۆرگانی جیا بکاتەوە تا خەڵک بەرەو تەندروستی خۆی هەنگاو بنێت بەڵام ئەمەش کاتی بەڕاستی هەروە ناتوان بە خێرایی ئەم ئیشە بەرینێت بەقسەکەی جەنابەت پێویستی بە دروستکردنی هۆشیاری لە ناو تاکە هەیە کە بێ هەنگاو بە هەنگاو ئەو ئیشە بکرێت جەکاک حەمید بەڕێزت چەندەها جۆر لێرە بەروبوومی کشت و کاڵی بەرهەم هێناوە کە لەوانەیە پێشتر نەبوو بێ لە بازاڕەکانە تۆی تازە لێرە سەوز کردووە گەرمشانی ڕەنگا و ڕەنگ کولەکەی ڕەنگا و ڕەنگ قەبارەی جیاواز ئەمانە وا هەیە لە بازاڕە بفرۆشرێت بازاڕیان بۆ ساختراوەتەوە ڕاستی دایمە چەند جۆرێکی زیاترین جۆری ئەو بەرهەمانەی ئەو 105 بەرهەمەی کە هێناومانە تەنها تۆکانمانە ناوە ئەمانەوێ بۆ ساڵانی داهاتوو زیادی بکەینەوە چەندەها جوتیار چۆن گەنمەشامی هەڵەبجەمان دابش کرد حتا بە تەوعی بە بەلاش دابشمان کرد بەسەر زۆر جوتیارە لەبەر ئەوەی ئەم گەرمەشامێت چونکە بە ناوی هەڵەبجەوە بوو زیاتر ڕنگانەوەی هەبێت و چەندەها جۆری تۆمانێ ناوە کە 3 ساڵە ئیشی لەسەر ئەەکەین و ئەمانەوە زیاوی بکەین و ئەم جۆرە بەرهەمانەی کە لای ئێوەیە لە ڕێگەی توێژینەوەکانەوە ئەوانیش ئەمانەوە زیاوی بکەین و دابش کرێ بەسەر جوتیاراندا مەبەستن لە پرسیارەکە ئەو بولانەیە هەرێک لەم بەروبوومانە تەنانەت بۆ نمونە جۆرە جیاوازەکانی گەنمەشانی جۆرە جیاوازەکانی پەتاتە بۆ مەبەستێک بەتایبەت لە بواری پیشەسازیە کەڵکی لێ وەربگرێت مەبەستم لەم ڕۆیە ئایا لە کوردستان توانراوە ئەگەر بۆ نمونە جۆری جیاوازی پەتاتە ئەهێنرێت ئەم مەبەستانە سوودی لێ ببینن بەتەکیدم بەڵام وەکو عرضم کردن مجموعەیە بەروبووم نەبووە لەمەوە پێش و ئاشنابوونی هاوڵاتی بۆ بەروبوومە نەبووە بەس چەند بەرهەمێکمان هەیە ئەتانە سەرەتا بناغەکە بەڵێ بناغەکەمان داناوە ئێمە سپاس بۆخوا و چەندەها بەرهەمانەیە کە 3 ساڵ لەمەوە پێش هاوڵاتی نەیزانیوە بەڵام پار کە ئێمە ناشتومانە پار و پێدار کە ناشتومانە خەڵک سەری بۆ گرتووە و توێتی ئەو بەرهەمە ئەگەر بەرهەم هات بۆ ئێمەی دابنێن لە ڕاستی ئەمە دڵخۆشین بە بیرۆکەکەمان بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوکاری حکوومەتمانەیە هاوکاری وەزارەتی کشتتوکاڵمان ئەوێت لە ڕاستیدا جوتیار لە تەنگەژەیەکی زۆر گەورەدایە و ئەم کێڵگە کشتتوکاڵیانە خاصەتەن لە پارێزگای هەڵەبجەدا لەبەر ئەوەی پارێزگایەکی هەم گەشتیاریە هەم کشتتوکاڵیە ئەتوانرێت زیاترین ڕووی بەلاو بکرێت لەبەر ئەوەی زیاترین گەشەی اقتصادی بکات زۆر باشە کاکمێت زۆر کات دەڵێن هەندێک لە بەروبوومەکان وەرزیە ینی وەرزێک هێو نامێنێ بەڵام لای خۆمان هەل لە ڕاپردوشەوە هەندێک لەو بەروبوومانە وشک کراوەتەوە هەندێک هەڵگراوە بۆ وەرزەکانی ترکە بەکار هاتووە ینی تەنانەت ئەگەر بوونی ڕێژەیەکی ترێ هەبێ سەر لای خۆمانی بینین کە لێرەدانراوە لەم باقین مێوژی لێ ینی ئەم مێوژە تۆ توانین لە وەرزەکانی کە بەکاری بێنیت و زۆر تەندروستیشە و ئەتوانیت سوودیشی لێ ببینێ چەند گرنگە ئەو بەروبوومانەی لە وەرزێکا بۆ نمونە جوتیاری شۆک و کاک حامید بەرهەمیێنێ ئەگەر زانرا زیادەیە ئەم بەروبوومانە وشک کرێتەوە چۆن ئەڵێ هەنارێکن بەڕ بە هەنار درێکەیە ئەگەر نامێنێکەن بە مێوژانێکن بە شەربەت ئەمانە چەند گرنگە جوتیار بنیش فەلاحی ئێمە ئەگەر ئەوە نەکا بە تەکی زەرەرەکات مەرجنی ئێمە هەمیشە وشکی بکەینەوە ئەکرێت ئەوانە وەک ئەوەی کە لە تورکیا پەرێکی زۆرتری پێدراوە ژنی ئەو ژنانێک کە لە گوندنشینەکان ناتوانیویانە یعنی کارگەیەکی بچوو بۆ خۆیان دروستکەن ینی ئێمە ئەگەر لۆبیا هەبێت لۆبیاکە ورد بکات لەگەڵ تەماتاوەکو چێژ لێ بنێت و ئینجا بکاتە قوتو سەری بنێتەوە ئەتوانێت ئەگەر بیکرد بە شێوی براندێک ینی ئەمانە زۆر قورس نین بەڵام ئێمە بۆچی ئاساییە لە سۆپەرمارکێتەکانە ساوەری تورکیە کڕین بۆچی ئاساییە ئەگەر ساوارکەینی خۆمان بێت بەڵام ئەمانە نەبوونەتە کللتور لە لای ئێمە ینی خەڵکی ئێمە عیبی لێت ئەم شتانە بکات لەبێ ئەم شتانە زیاتر دەوراتی پێ بکرێتەوە لە خەڵکی گوندنشینەکانە لە ناو ژنانە بۆی ئەم شتانە ئاسایی بێتەوە ئێمە بتوانین بامێکە بەلێنراوی بکەینە شوشە و هەڵیگرین یان نەگوشکردن بەلێنراوی ینی زەرد بکرێت و هەڵبگرێت گەڵامێ و هەڵبگرێت یعنی ئەو هەموو بەرهەمانە ئەتوانرێت بە شکلێشتان بکرێتە ناو شوشە و علبە و سەری ببەسرێت و بکرێتە بازارەوە ینی زۆر ئاسایی ئەگە تۆ ڕۆژێک لە ماڵەکەی خۆتا فریانەکەویت بامێ لێنێت یەکی لەو شوژانە بەکاربێنی لێن ینی زۆر ئاسایی بەڵام ئەمە پێویستی بە دەورات هەیە پێویستی ئەوەیە خەڵکی واعی کرێتەوە کە بەکارهێنانی ئەو شتانەی خۆمان ئێمە کاتی خۆی دایکم ئاوتەماتەیە گر بامێ وشکەکە تەماتەوە هەموو شتێکمانەشی لی دڵنیا بە تەکید بەڵام بسە هیچمان نییە ینی هیچمان نییە ئەوەی نەبێت لەم جەمیدایە ئەویش بەڕاستی تام و لەزەتەکەی تا ڕادەیەک لە دەستەیە بۆ شکڵە نیە بەڵام ئەکن ئەم شتانە دەوراتی بۆ بکرێتەوە خەڵکی لەسەر واعی بکرێت ئێمە بتوانین ئەو بەرهەمانەی کە لە وەرزێکە هەیە
زۆرە لە سەرمان نێڵین خەسار بێ بیکەین شقلێک بە شقلەکان بیگۆڕن وشکیەکەینەوە ئیکەینە شوشەوە شتێک زیاد خۆشیەکەین بۆی لە وەرزی ترا بەکاری بێنین خولانە ئێوە ئەوەنەی ئاگادار بوون کراوەتەوە لێرە یا هەوڵ هەیە بۆ سازکردنی خولی لەم جۆرە بەتەکی ڕێنمایی کشت و کاڵ ساڵانی کۆن یعنی بڵێم 10 ساڵ لەمەوە پێش زۆر لەو خولانەی ئەنجام ئەیە بەڵام بەداخەوە ماوەی چەند ساڵێکە بە حکمی ئەوەی ئەم کێشە و کۆمەڵی هینەیە وەزارەتی زراعەت کەمترین لای لەکرێتەوە لەلایەن حکومەتی هەرێمەوە وەزارەتی زراعەت کە کەمترین لای لەکرێت کاتە بودجەکەشی کەم ئەوش ناتوانێت وەکو جاران دەورات و شت بکاتەوە بۆ خەڵکی ئەگەر ئەوانە ڕێکخراوەکان یا وەزارەت بە شکلەکان حکومەت لایەکی لێ بکاتەوە ئەتوانێت بەتەنگی ئەم شتانە کاک حامید ساڵی پار پرۆژەیەکتانە بوو بۆ هەنار کە ئێوە بتوان وەکو جوتیارە نمونەیەکان ئەم پرۆژەی ئێوە بتوان هەنار بنێرنە دەرەوە ئەم پرۆژێکی بەسەرها ڕاستیدا من وەکو خۆم لە بەروبوومە ناوازەکانە ئیشەکەم و ئەو بەرومانەی وەکو زانن هەڵەبجە بەڕاستی نازناوی بە هەنارەوە هەیە و من وەکو خۆم لەسەر هەنار کەمترین کارم کردووە بەڵام ئێمە بەس بۆ تەنها هەنار بەڵام ئێمە توانین چەنەها بەروبوومی کە هەیە ئێستا هەنار ئیشی باشی لەسەر کراوە ئیشی باشی لەسەر کراوە گەشتۆتە ئاستێکی زۆر باش بەڵام چەندەها بەروبوومی کە هەیە وەک هەنار ئەتوانرێ بخرێتە ئەو لیستەوە بتوانێت ئیشی لەسەر بکرێت بۆ نمونە ئێمە ئەم ساڵ 18 جۆر تەماتەمان هەبوو لەم کێڵگەیە 18 جۆر ئەم جۆرە تەماتانە جۆرێک لەو تەماتانەی کە ئێمە ناشتومان لەم کێڵگە تەنها نرخەکەی 2000 دینار بوو نرخی کیلۆی ئەو تەماتەیە جۆرێک لە تۆکانی برای بەڕێزم کا شێخ جەمالی کرپس نەبوو گەشتیارێکی ئەڵمانی هاتە کێڵگەکە سەردانی کرد باوەڕکەوتی ئەم تەماتەی کە لای ئێوەیە ئێمە لە ئەڵمانیا بە 7 یۆرۆیە لای ئێمە و ئەبێ سەریشی بۆ بگرین ئێمە بە 2000 دینار ئەمان فرۆشت یعنی بەڕاستی کڕیارێکی واژ نەبوو بێ بە حکمی وتیان بەڵام ئێمەمانەی ئەو بیرۆکی کە لە ئەوروپا هەیە یان لە وڵاتانی دەرودراوسێ هەیە چۆن نقلی کەینە شارەکانی گشت شارەکانی هەرێمی کوردستان ئێمە خۆشبەختانە سەر ڕێکخراوێکمانێ ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەری کوردستان کە ئەم ڕێکخراوە بەندە بەڕێوبەری ئەو ڕێکخراوەم وە لەسەر تاسەری هەرێمی کوردستانە نۆ کێڵگەی نمونەیمانێ ئەو نۆ کێڵگە ئەمانەیە لە ساڵانی داهاتوودا ئەم بیرۆکەیە ئەگەر هاوکاری ناڵێن ئێمە هاوکاری دامی مادی بەڵام هاوکاری معنەویە بە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە یان وەزارەتی پەیوەندیدار بۆچی ئەم بەروبوومانەی ئێمە بە هەرزانترین نرخۆ بە باشترین کوالێتی نەگاتە دەستی هاوڵاتی بتوانین ئەم بازاڕەیە کە کردومانە لێرە بتوانین هاوشێوەی ئەم بازارە لە ناوچەی مەسەن لە پارێزگای سلێمانی عینەن بازار بکەین پاڵپشتی ئەوەی کە ئەڵی جەنابەت معنەوی واتە چۆن یارمەتی یعنی ئەگەر بکرێت ئێمە لەگەڵ وەزارەتی شاقسەمان کردووە ئەگەر بکرێت شوێنێکمان بۆ دابینکەن چەند جوتیارێکی نمونەی ئەوانەی کە بەروومێکی خۆیانیان هەیە بتوانن خەڵکی استیغلالی نەکات لەو ئەو بەرهەمانە لە بەدەر لە علوەکان لە بازارچەیەکە بفرۆشێت هاوڵاتی دڵنیابەکەی ئەو جوتیارەیە یعنی بۆ نمونە ئێمە بەرهەممان هەبووە لەم شوێنەی ئێوە کە ئیبینن لە مۆڵەکانی سلێمانیدا کیلۆی فرۆشاوە بە 14-15 هزار دینار ئێمە کە بردومانە بۆ مۆڵەکان 1000 دیناریان ناوە بە ئێمە یعنی 4 دقات پارەخراوەتە سەر ئەو هەر بەناوی بەروبوومی کوردستان نەخێر بەناوی بەرهەمی هۆڵندیوە فرۆشراوە شەڵا بەناوی کوردستانە بفرۆشرایە یعنی ئێمە بەرهەمەکە بەرهەمی کێڵگەی کوردستان بووە لە مۆڵەکانە فرۆشاوە بەناوی هۆڵندیوە بەناوی ئەوانەوە ئەم بەڕاستی کێشەیەکی گەورەی حەقە لایانی پەیوەندیدار ڕووکاتەوە بەلای ئەم بەرهەمانە خاک و ئاوی کوردستان لە ڕاستیدا هەر بەرهەمێ بیناژی سەرکەوتنی باشی بەدەستێنێت کە ئێمە بەرهەم بۆ لە دەرەوەی وڵات بین بتوانین ئەو بەرهەمانە لە خاک وڵات سارە لە کاگومێت بکەین کاگومێت وەکو کاک حامید ئاماژەی پیا و بەرەمە خۆماڵێ جوانە سێرەکەی نرخەکەی زۆری فەرقە لەوەی کەوەی کە بەڕێزیان ئاماژەی پیا تا چەند گرنگە چاودێریەک هەبێت تا چەند گرنگە ئەم شوێنێک هەبێت کە بەروبوومەکەی باتی ئەو شوێنەدا بەشێکایتر مارکێتە دوکانە بۆی کە ئەو نرخانە زۆری پێوە دیار نەبێت ئەم بەو شێوازە بەرەمێنەوە بە نرخێکی کەمە یا بەو بەس ئەو سێقات چوارقاتێ خاتە سەر تا چەند گرنگەم شێوات چاودێری هەبێت زۆر گرنگە بەڕاستی کاک حەمی خۆی ئاگادار ئێمە وەکو لە هەڵەبجە ئەو هەفتە بازارەمان هەیە کە کاک حەمی باسیەکە بەڵام هەفتە بازارەکە لە هەڵەبجا ئەوە نییە لەوە چێ لە هەولێر و لە سلێمانی هەبێت چونکە ئەوان قەرە باڵقترن شوێنەکە هینترە ئێمە لە هەڵەبجا هەمانە کاک حەمی ئاگادارت 3 ڕۆژ لە 4 ڕۆژ لەسەر یەک بە دەعمێکی زۆر باشەوە کە کەس فەلاح کەمترین فەلاح و بەدەمانەوە ئیشی لەگەڵ کردین بەڵام ئەم شتانە بەتەکید ئەبێ حکومت چاودێریکی باش لەسەر و شوێنانە دانێ و لە جۆری کوالیتیەکەیان ینی خەڵک ئاگادار بکاتەوە بەرەمانەی کە وەرگانین ینی کوالیتیەکان باشترە زیاتر حکومت چاودێری کە بەڵام ئەمەش ئاسان نییە بەڕاستی ئەمەش جیازی زۆر پێشکەوتووێ چاودێرێکی زۆری ئەوێت ئەمانەش هەروە شتێک نییە بەڵام سەرەتایەک لەوانەیە زۆر ئەگە شوێنێک هەبێ ئەمان شتەکانی خۆیان ساخیکەن ینی بزانم
ئەم کولەکەی کڕمی کاک حامیدای تر دڵنیام لێ و نرخێک کوجاوشێ ئەم شوێنە خۆ ئەتوانێت دروست بکرێت لە هەڵبجە ئەڵم هەمان شوێنەمان هەیە بەڵێ بێشتە سلەیمانی بۆ شارەکان بەڵێ بۆ ئەگەر لە شارەکان خێشا هەبێت یعنی شتێکی چاکە ئێمە لە هەڵبجە هەمانە پێشەوە بکەیت سەیتەرەی هەڵبجە لێ شوێنێکی زۆر چاکمانەیە سێبەرێکی چاک 94 دوکانن کۆنکریتە جەمەلۆنیە هەموو زۆر مەزبوطە بەڵام فلاحی ئێمە لە سلم سنوورە تا ئیسا نەبەتە کولتور لایەن و ناچن زۆر باشە وەکو هەناردەکردن ئێستا هەر کاک حامید باسی کرد بە خۆشحاڵی و ئێستا هەنار کاری باشی لەسەر کراوە بازاڕی تەنانەت دەرەوەشی بۆ دروستکرا بەڵام وەکو بەرهەمەکانی تر بەڕای جەنا بدووە کەسێکە ئەندازیاری لە بوارەکە ئەبێ چۆن هەنگاو بنرێت بۆی کە ئەو بازاڕە بۆ بەرهەمەکانی دیکەش هەر دروست بکرێت پێشکی ئەبێت ئەم بەرهەمانی کە ئێمە هەناردەی دەرەوەیەکن بەرهەمێکی ئۆرگانی بن چونکە ئەو بەرهەمانەی ئێمە لە یەکەم جارە ئینسانەکە ئەو وڵاتە کەشکا بەرهەمەکەی بەرهەمێکی خراپ و گەڕێنرایەوە بەسەریا بە خراپ لە سەرمانە متمانە لە پێش هەموو شتێکە پێش ئەوە پێویستەکە ئەو بەرهەمانە ئێمە بەرهەمێن بەرهەمێکی ئۆرگانی بێن تا ئێمە بتوانین لە بازار عالەمیەکانە منافەزی بەرهەمەکانی وڵاتانی تکەی پێ بکەین چونکە خۆتەزانی وڵاتەکانی چوار دەورمان هەمویان وڵاتی زراعین وەکو ئێمە وڵاتێکن کە زۆر پێشکەوتن لە کشت و کاڵا ئێمە بە چەکێکی لاوازە ناتوان بڕێنە شەڕیەوە پێویستەکە چەکەی ئێمەش زۆر بەهێز بێ پێویستەکە بەرهەمەکانمان ئۆرگانی بێت تاکو بتوان لە بازاری دووبەیە بازاری وڵاتە ئەوروپیەکانە بتوان شوێنی خۆی بکاتەوە چونکە بەرهەمەکانی ئێمە لە وڵاتە چواردەورەکانە خۆ نافرۆشرێ بێت لە وڵاتەکان نابێ کە ئەوانی شتیان بە کوالیتی بەرزەوێت پێویستەکە پێش هەموو کە شتێک فەلاحەکان بە شێوەیەک ئەوانەی کە بەرهەمەکانیان لێ وەرەگرن بەرهەمێکی ئۆرگانی بێ تا ئێمە لێوە نەدرێتەوە بە ملمانەوە نەبێتە شتێکی خراپ لەسەرمان ئابە و شێوە ئەتوانین زۆر باشە کاک حامید وەکوی کەیەوە ئەم بەربوومانە بەرەمێنن باسێکی سەرچاوی ئاویش بکەین ئەو باشە بۆی کە بتوانن لە زۆی کشت و کاڵێک سپاس بۆ خوا ئێمە وەکو ئەم ناوچەی پارێزگای هەڵەبجە ئاو مسەوایەکی باشی هەرچەندە بەرە وشکە ساڵی ئەو چەند ساڵی وشکە ساڵی تەسیراتی خۆی هەبووە بەڵام وەکو پارێزگای هەڵەبجە ئاوی بیرەکانمان سوپاس بۆخوا و ئێستا لە بژانەوەیکی باشترا بارانی خۆشی ژەبارێت ئەم خانۆ پلاستیکانە بکەین ئەمانە تا چەند کەراسانی بۆ ئەوەی جوتیار کردووە کە بتوانن بەربوومێکی باش لە کاتێکی زووە بەرەم بهێن لە ڕاستیدا ئێمە کێشەمان لە بەربوومان نییە ئێمە بەربوومان زۆرە بەڵام کێشەی توێچووی بەربوومەکانمان هەیە و ئێمە ئەتوانم بڵێن ئەو داتانە لە بۆ نمونە کێڵگەیەکی و کێڵگەی کوردستان ئەو داتانە لە علوەکان وەرگیرە کە چەندێک ئینتاجی خسۆتە بازارەکان بەڵام کێشەکە لەوەدایە کە تۆ بەروومەکە خەیتە بازار بەروومەکە پارە ناکا بۆ نمونە ئێمە کیلۆی خیارمان فرۆشتۆ بە 70 دینار لەگەڵ ئەوشدا تێچووی خیار 250 دینار کەمتری تێناچێت بۆ نمونە ئێمەم کێڵگەیە زیاتر لە پار ساڵ زیاتر لە 1200 تەن شوتیمان هەبووە کیلۆی شوتیمان فرۆشتۆ بە 30 دینار کە بەڕاستی کێشەیەکی گەورەیە ئایا ئێمە کیلۆی شوتیمان فرۆشتۆ بە 30 دینار هاوڵاتی توانیوێتی لە 500 دینار کیلۆی شوتی کەمتر بکرێت نەخێر کەواتە ئەو تەنسیقە لەلایەن حکوومەتەوە بەڕاستی ئەبێت ئیشی لەسەر بکەوە ئیستیقلالەیە کە لە بازاڕا هەیە نەمێنێت حتا هاوڵاتی بە سعرێکی گونجاوتر و بەروومێکی باشتر گاتە دەستی هاوڵاتی ئەو وەختە با ئێمە شوتی بە 30 دینار نەفرۆشین 200 دینار بۆ ئێمە بکە یان 150 بۆ ئێمە بکە لەگەڵ ئەوشتا با هاوڵاتیش بە 300 دینار بگاتە یا 250 دینار بگاتەی باوەڕ ناکەم کێشەیەکی ئۆتۆبێ بۆ ئەو زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای ئەوەی کە بەروبوومی کشت و کاڵی هەڵەبجە نەک لە نێو شارەکان و ناوچەکانی کوردستان بەڵکو لە دەرەوەش هەر بازاڕێکی باشی بۆ دروست بکرێت سپاس بۆ هەردوو لە ئێوە ئازیزی خۆشەوی